بێگومان هونەرمەند ڕابەر کوردستانی یەکێکە لە هونەرمەندە دڵخۆشەکان و هەمیشە کارەکانی یان ڤیدیۆ کلیپەکانی با بڵێن فرە کلتوری و هەروەها با بڵێن ڕەنگا و ڕەنگی پێوە دیارە و بێگومان هەمیشە هەوڵەدات کە لە کارەکانیە با بڵێن جیاواز کار بکات. بێگومان لە ئێستادا یەکێک لە بەرهەمەنوێکانی هەوارانە کە بەرهەمێکی زۆر جیاوازە کە تیایدا هەڵپەڕکێ و جلوبەرگی گۆرانی و هەروەها مۆسیقا و گۆرانی هەر چوار پارچەی کوردستانی تیابەدیە کرێت. قسە و باس ئەەکەم لەسەر ڤیدیۆ کلیپەکە لەگەڵ زۆر بەڕێز ڕابەر کوردستانی کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵما بەڵام پێش ئەوە کەمێک لە بەرهەمەکە بینین فەرمون. باشي قنش خليل برمامي خو وين مين ملا دنياي کاک ڕابەرم لەگەڵە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە. کاک ڕابەر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. کاک ڕابەر کاک ڕابەر مەبەست لە نیشاندانی کلتوری پارچە جیاوازەکانی کوردستان لەم کلیپەدا چییە؟ پێش هەموو شتێک من دەمەوێت بڵم کە هەواران کلیپێک یان ڤیدیۆ کلیپێک نییە کە یا چوار پارچەی کوردستان، ڤیدیۆ کلیپی چوار ناوچەی جیاوازی کوردستان کە سەرەتاکەی بە ناوچەی ئەردەڵان دەست پێ دەکات، دواتر دەچێتە ناوچەی بادینان، دواتر ناوچەی موکریانە و دواتر دەچێتەوە هەورامان. ئەمە ئێمە بەڕاستی ئامانجمان لەم ڤیدیۆ کلیپەوە بوو کە کلتور و ڕەسەنایەتی و جوانی جلوبەرگ و هەڵپەڕکێ و مۆسیقا و گۆرانی چوار ناوچەی جیاوازی کوردستان نمایش بکەین و بێتە ڤیدیۆ کلیپێک کە لە کۆتاییدا بتوانین وەکو بەرهەمێکی جوانی کوردەواری پێشکەش بە گەلانی دەرەوەی وڵاتی کوردەواری بکەین و خەڵکانی دەرەوەی کوردستان پێی ئاشنا بن بە کلتورە دەوڵەمەندەکەمان. زۆر باشە. ویستوتە لەم بەرهەمەیە چ جیاوازیەک بکەی ئەگەر خۆت بەراوردی بکەی بە بەرهەمەکانی تری خۆت؟ بێگومان دیارە من ئەمە سێمین کاری هەڵپەڕکێمە کە ئەنجام داوە، سێمین کاری ڤیدیۆ هەڵپەڕکێی و ڤیدیۆ کلیپمان بۆ ئەنجام داوە. کاری یەکەممان کە چۆپی بوو، دیارە مەبەستمان بوو کە یەکگرتوویەک لە بینی زۆری هەڵپەڕکێوە شێوازێک لە شێوازەکانی یەکگرتووی برایەتی لە بینی هەڵپەڕکێزانانی شاری بانەکە نۆ گروپی هەڵپەڕکێ بوو ئێمە هاتینە و کارەمان ئەنجام داوە بە مۆسیقا و گۆرانی ناوچەی موکریان تێکەڵکێشمان کرد. کاری دووەممان گۆرانیەکی هونەرمەندی گەورە مامۆستا سەید عەلی سەردەشتی بوو کە بە ناوی سەما بڵاومان کردەوە، دوو گۆرانی بوو، ئەویش کە لە یەک ڤیدیۆ کلیپدا خۆی دەدیتەوە. ئێمە لەو کاتەدا دوو کارمان بڵاو کردبووەوە و کارمان لەسەر کردبوو کە دوو ناوچەی جیاواز و دوو شێوازی جیاواز کارمان کردبوو، بەڵام ئەم جاریان ویستمان شتەکە بەرفراوانتر بێ کە ئامانجمان لەم کارە لەم ڤیدیۆ کلیپی هەوارانە تەنیا و تەنیا نیشاندان و ناساندنی کلتور و ڕەسەنایەتی و جوانیەکانی هەڵپەڕکێ و جلوبەرگ و مۆسیقا و گۆرانی ناوچە جیاوازەکانی کوردستان بوو. زۆر باش. بۆیە پێم وایە ئەم کارێک کە ئێمە کردمان لە ئێستادا دەتوانێت وەکو ناسنامەیەکی زۆر جوان بۆ کوردستانی ئازیز و خۆشەویست
بەدی بکرێت و پیشانی خەڵکانی غیرە کوردی بدەین. زۆر باشە. ئەم کارت گزارش بوو لە کللتورە جیاوازەکانی ناوچە جیاوازەکانی کوردستان. بیرت لەوە نەکردوێتەوە کە کارێک بۆ پارچەکانی تری یاخود کللتوری پارچەکانی تری کوردستان لە کارێکی ئاوایە کۆ بکەیتەوە؟ بێگومان زۆرم پێخۆشە، بەڵام من دەمەوێت لێرەوە ئەگەر ڕوخسەتم بدەیت ئاماژە بەوە بکەم کە ئێمە من لە ساڵی 2021 بۆ 22 چەند کارێکی زۆرم ئەنجام داوە بەبێ پاڵپشتی هیچ لایەن و هیچ شوێنێک بەڕاستی. هەمان ئەم ڤیددیۆکلیپی هەواران و ڤیددیۆکلیپی سەما خۆیان زیاتر لە 100 کەس تێیدا بەشدار بوون. خۆتان دەزانن مەسرف و خەرجی 100 کەس بەڕاستی شتێکی ئاسان نییە و بە کەسێک ناکرێ بە شانی وە بەردا بە تاقیتەنیا کەسێک. لێرەوە سپاس و پێزانینێک یەکجار زۆرم بۆ برای زوو خۆشەویستم جەنابی کاک سەید ئەحمەدی تەوەکولی هەیە کە بە حقیقەت ئەگەر ئەو نەبوایە ڕەنگ بێ ئێمە نەمان دەتوانی ئەو دوو ڤیددیۆکلیپە و ڤیددیۆکلیپی چۆپیشتەنانەت وێنە بگرین و کاری بۆ بکەین. زۆر ماندوو بوو لەگەڵمان، مەمنونی محەبەتیانم و لە ڕێگای ئەم بەرنامەیە و دەستخۆشی تایبەتی لێ دەکەم. خاتونی بەڕێزە من لە ساڵی 2021 بۆ 22 سێ ئەلبومم کار کردووە و کوڕابەر کوردستانی، ئەلبومی داربەڕوو کە بەرهەمی هونەرمەندی دابشکار و بتوانین ئاوازدانەر و ئاهەنگساز و کۆمپۆزەری بەناوبانگ کاک دڵزاری عابدی کە تێیدا 4 گۆرانی بێش تێدا بەشدار بووین، خاتونی کیژانی برایم خەیات، من ڕابەر کوردستانی، مامۆستا عەلی عابدی و جەنابی کاگەردەوانی ڕۆستەمپور. پرۆژەیەکی یەکجار زۆر تایبەت بوو کە یەکەمین سەمفۆنیای مەقامی بوو، یەکەمین ئەلبوم بوو کە بە شێوازی سەمفۆنیا بکرێ مەقام بوو هەمووی لە شعری هونەرمەندی گەورە و شاعری گەورەی گەلەکەمان مامۆستا شێرکۆ بێکەس کە کارێکی زۆر تایبەتە بەڕاستی وەکو پێویستی شەر گرنگی پێ نەدرا لەلایەن دەستگای ڕاگەیەندەکانەوە. ئەلبومێکی دیکەمان کار کرد بە ناوی مەقاماتی فۆلکلۆر کە هەر لەگەڵ کاک دڵزار کارمان کردووە. ئەلبومەش بە شێوازی سەمفۆنیا دەکرێت، تا ئێستا 3 تڕاکیمان تۆمار کردووە. حەیرانە مەقامێکە بە ناوی بەهارە و گەلۆژ ئێستاوە خەریکە کاری لەسەر دەکرێت وردە. ئەلبومێکی دیکەی مەقاماتی سەرەکیمان کردووە بۆ ئەو کەسانی کە دەیانوێت فێری مۆسیقا بن، وەکو مەقامی بەیات و حیجاز و ڕەست و ئەوانەی کە دەیانوێت ئەم مەقامە سەرەکیانە بناسن. ئەویش لەگەڵ هونەرمەندی خۆشەویست مامۆستا خالید بابەکر لە شاری قەڵازە کارمان لەسەر کردو، ئامادەی بڵاوکردنەوەیە. 6 تاک تراکم کار کردووە لە ساڵی 2021 بۆ 22 بەرهەمی خودا، نازدار، چۆپی، سەما، هەواران کەی دێتەوە کە 4 لەو بەرهەمانم کلیپ ڤیددیۆکلیپ بۆ گرتووە، ینی ڤیددیۆکلیپی چۆپی، سەما، هەواران کەی دێتەوە هەمویان لە درێژەی ساڵی 2021 بۆ 22 بڵاو کراونەتەوە. هەروەها کۆنسرتمان بووە لە شاری بۆکان لەگەڵ ئۆرکێسترای مەجلیسی شاری بۆکان بە سەرپەرشتی برای عەزیزم جەنابی مامۆستا خالیدی مەهدەوی کە لێرەوە ڕێز و حرمەتم بۆی هەیە و دەستخۆشی لێ دەکەم بۆ ماندووبوونەکانی. و هەروەها لەگەڵ دەستەی هەڵپەڕکەی چالاکی بانە بەشداری فیستیڤاڵی ئەرمینیامان کردووە کە لەم فیستیڤاڵە توانیمان 6 خەڵات بۆ گەلی کورد بەدەست بێنین و دیارە وەکو گروپ 3 خەڵات و منیش بەتەنیا 3 خەڵاتم بەدەست هێنا کە خەڵاتەکان پێشکەشە بە هەموو لایەک بە ئێوەی عەزیز و خۆشەویست کە پێم وایە ئەم هەموو چالاکی لە ساڵێکدا کردومانە بەقەد وەزارەتێک کە وەزارەتی ڕۆشنبیریە چالاکیمان بووە، بەڵام بەبێ پاڵپشتی هیچ کەسێک. ئەمە بە شانازیەوە شتە دەڵێم و ئێمە دەستی نیازمان بۆ هیچ کەسێک درێژ نەکردووە و تەنیا لەسەر حیسابی خۆمان و ئەرکی سەرشانی خۆمانەوە کارانەمان کردو. دەستەکانتان خۆش بێ، بێگومان کارەکانتان جێگای دەستخۆشی و جێگای شانازیە، بەڵام ئەوەی کە من ئەمەوێ پرسیاری لێ بکەم ڕەنگە ئەم کارانە با بڵێن دەستبردن بۆ با بڵێن یاخود دروستکردنی بەرهەمێک کە گزارش بێ لە کللتور و لە کەڵچەری کوردی ڕەنگە بۆ ناوخۆی کوردستان جێگای دەستخۆشی بێ و جێگای شانازی بێ ئەم کارانە و خۆشحاڵی بێت کاتێک ئێمە کە با بڵێن ڕەنگە جیاوازەکانی ناوچەکانی کوردستان یاخود پارچەکانی تری کوردستان لەسەر شاشەی تیڤەکانمان یاخود بەرهەمەکانە بینینەوە. بەڵام ئایا چی بکەین بۆ ئەوەی کە ئەم کارانە بەجیهانی بکرێت و وڵاتانی تریش ئەم جۆرە بەرهەمانە ببینن؟ بێگومان من وەکو ئاماژەم پێدا هەیەکێک لە ئەلبومەکان کە ئەلبومی مەقاماتی فۆلکلۆرە کە کاری مۆسیقاکەی برای عەزیزم کاک دڵزاری عابدی کردوویەتی، یەکێک لەو هەنگاوانە بووە کە بە جیهانیکردنی مۆسیقای کوردی بووە. ئێمە ویستومانە بە فۆرمێکی جیاواز کە مۆسیقای سەمفۆنیایە کە فۆرمێکی جیهانی هەیە، تێکەڵکێش لەگەڵ مۆسیقای فۆلکلۆری کوردی
بیکینە بەرهەمێک بۆی کە دەواازەیەکی دیکە بکەینەوە بەڕووی مۆسیقای کوردیدا لەسەر ئاستی جیهانیەوە وەکو بەرهەمێکی جیهانی لەسەر ئاستی جیهان بڵاوی بکەینەوە بەڕاستی ئەم کارەمان کردووە هەنگاومان ناوە بەڵام کەس نێپاڵ پشتیمان بکە خۆتان دەزانن بەرهەمی کوردی بە حقیقت نازانم بڵام زۆر هەتی و کەوتووە لە ناوماندا و هیچ گرنگێکی پێ نادرێن نە لەلایەن کۆمپانیا بازرگانیەکانەوە نە لەلایەن دام و دەستگایەکی فەرمیە کە پەیوەندی لایەنی پەیوەندیداری ئەم بابەتن وەکو وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی کەسانێک هەن زۆر بە ئاسانی مستەفید دەبن سوودمەند دەبن لە هەموو ئەو ئیمکاناتی کە وەزارەتی ڕۆشنبیری لە بەردەستیدای بەڵام ئێمەمانان بەداخەوە تا ئێستا لە ڕووی کاری ئەلبوم و هەڵپەرکێ و تراکی مۆسیقا و ڤیددیۆ کلیپ هیچ سوودمەند نەبووین لە وەزارەتی ڕۆشنبیری و تاکە جارێک دەستیان نەگرتوین بۆی کە بتوانین کارێکی باشکەین و گلەیش دەکەم لە هەموو دەستگا ڕاگەیاندەکان بەڕاستی بە کەناڵی کورساتیشەوە کە زۆر جار دەبینم سپۆنسەری زۆر بەرهەمن بەڵام ئاوڕێک لە ئێمە نادەنەوە فەکەئەنەما ئێمە هەر وجودیشمان نەبێت بەڵام ئەوەی کە لە ساحەکە ئەوەی کە لە مەیدانەکە بەجددی و زۆر بە شێوەیەکی ڕەسەنانە کار دەکا دیارەکە چێن بەڕاستی ئێوە بەشانازی و ئێمە یەکێکین لەو کەسانی کە تا ئێستا خیانەتمان بە کللتور و بە هوەری گەلەکەمان نەکردەوە بەردەوام بووین لەو خزمەتەوە دڵنیاش بن هەتا ئەو ڕۆژەی کە توانامان تێدا بێت هەر بەردەوام دەبین ئەگەر لەسەر حیسابی خۆشمان بێت. دەستەکانت خۆش بێ بێگومان کەناڵی کورساتێکێکە لەو کەناڵانەی کە بەرهەمی هونەرمەندان بەبێ جیاوازی هەمیشە بڵاو دەکاتەوە. پرسیارێکی ترم ئەوەی ڕێخستنی مۆسیقاوە تۆمارکردنی دەنگ و لۆکیشنی کارەکە کوێیە؟ دیارە ئەم بەرهەمە کاری مۆسیقاکەی لەلایەن برای بەڕێزم کاکسم کۆی فێزی بۆ کراوە فکری مۆسیقاکە فکری خۆم بوو لە پەیوەندێکی تەلەفۆنی کە قسەم لەگەڵ کرد دوارە من ئەو دەم دوور بووم لەو برادرە ئازیزەمان بەوانم ڕاگەیان بە جەنابیان کە ئەم شتێکی ئاوام لە مێشکدایە دەمەوێت کارێکی ئاو بکەم کە چوار ناوچەی جیاوازی کوردستان بەیەکەوە لە تراکێکدا گرێ بدەین و فەرهەنگەکان بەیەکەوە گرێ بدەین و بکەینە تراکێک و بکەینە شتێکی جوانی هونەری ژەنیارەکانمان دانا کە چی لێ بکەین چۆن ناچۆن کاری لەسەر بکەین کاری مۆسیقاکەی ڕێکخستنی مۆسیقاکەی کاکسم کۆی فەیزی ئەنجامی داوە میکس و ماسترینگی کارەکە لەلایەن کاک ئومیدی ڕەهرۆوە کراوە کاری دەرهێنانەکەی لەلایەن کاک ناسری حەیدەری و تیمی بەڕێزیانەوە کراوە هەروەها لۆکیشنی کارەکە و شوێنی کە وێنەمان لێگرتووە بناری سوورچێوە کە یەکجار دەشتێکی یەکجار زۆر خۆشە و ناوچەیەکی یەکجار سەرسەوز و جوانە لە وەرزی بە تایبەت وەرزی بەهاردا کە دەکەوێتە نێوان بانە و باشووری کوردستان و ئەوە دیارە نازانم بڵم ئەو لۆکیشنە و دیمەنە جوانە بۆتە جێی سەرنجی زۆر کەسوە دیارە ئێوەش یەکێک لەو ئازیز و خۆشەویستانن کە بۆتان پرسیار بوو کە ئەو شوێنە کوێیە ئەم شوێنە بەڕاستی شوێنێکی زۆر دڵڕفێنەوە کەم کەس دەستی دەیگاتێت چون ئێمە بە ئەم تقریبان 100 کەسە بە 4 مێک زەمینی چوینەتە ئەو شوێنە سیارەی ئاسایی بۆی نەدەچوو بەڕاستی وە زۆر بە زەحمەت ئەو ڕۆژە گەیشتی ناو شوێنە و توانیمان کاری لێ بکەین و دیارە خواردن و هەموو شتێک و ئیمکاناتمان ئامادە کرد بۆی کە بتوانین ئەو ڕۆژە لە بەیانیەوە تا ئێوارە لەوێ بین هەتا ئەم کلیپە و ڤیددیۆ کلیپە وێنە بگرین. دەستەکانتان خۆش بێ بە هیوای کاری جوانتر هونەرمەند ڕابەر کوردستانی سوپاس کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵم بووی سوپاس بۆ تۆ.